لە خاڵێکی پێڕێوە دەست پێ دەکەم بە پێی مادەی 54 و بڕگەی 4 و خاڵی دووەمی پێڕێوی نێوخۆ نابێ هیچ پەرلەمانتارێک وەڵامی پەرلەمان تار بداتەوە و ئەگە بەم ئاڕەسی داببرێ دەبێتە بەڕاستی وەڵامکاری ئەو کاتەش وەکو عەرەب دەڵێ من تدخل ما لا يرضي من تدخل ما لا يعنيه لقي ما لا يرضيه هەر کەسێک دەدەخور شتێکی بکە کە پێی بۆنێ دوای شتێکی دەبیستێتەوە گوێ لێ دەبێت کە پێی خۆش نییە دەمتکا دەکەم لە ئیعلام قسەیە کراوە لێرە نین بڵێن وەڵا لە ئیعلام واگوترەوە بابچ لە ئیعلام جواب داتەوە ئەمە پەرلەمانتار هەیە قسەی کردو گوتیتی کاکە پەرلەمانتارمان هەیە سێ موچەی هەیە ئەخر بابە لە چی سێ موچەیە دی حکومەندێک کاکە بۆ نایبڕی وەزیری دارایی ناتم لێرە وەڵامی دەمەوە لە شوێنی خۆ وەڵامی دەم ئەمن هیوادارم داوا دەکەم پەرلەمانتار نەگاتەوە ئاسانە بەڕاستی هەر کەس قسەی خۆی پێیە ئێستا کاتە بۆ ئەگرینەوە سەبارەت بە تەوەرەکە بەڵێ سپاس خاڵش سەبارەت بەم تەوەرە دیارە بەڕاستی پەرلەمانتارەکان زۆر خاڵیان باس کرد ڕخنیان باس کرد و هەندێک داتایان باس کرد و داوای ڕوونکردنەوەیان کرد بەڵام من قسەکان پخت دەکەمەوە لەمە ئەم پێم وایە داهاتەکانی ئێمە کە سەرچاوەکانی داهات بریتێ لە ناوخۆ نەوت ئەو پارێک لە عێراقەوە دێ خاڵە سنووریەکان ئەوەی کە لە هاوپەیمانانە بۆ ئێمە هاتووە ئەمانە داهات هەرێمی کوردستان ئەم پێم وایە ئەم داهاتانە کۆ بکرێتەوە بە شێوەیەکی ڕێکوپێک بە شێوەیەکی ڕێکوپێک کۆ بکرێتەوە پێم وایە داهات بەشی موسە و بوزەی هەرێمی کوردستان دەکات بە دوو مەرج یەک ڕێ لە قاچاغی بگیرێ قاچاغی نەوت قاچاغی هێنانی هەر شتێک لە سنوورەکان بەبێەوەی کە گومری بدا بەبێ باز بدا تەبان ئەم دوو نمونە دەژێرمەوە ئەوە کە پەیوەندی بە تایبەتی پەیوەندی بە وەزارەتی کشتوکاڵیشەوە هەیە کەمە لە لەژنەی کشتوکاڵی فەرموو حیوان دێ بەبێوە کە هیچ ڕسوماتی بەبێوە هیچ کەرنتینێک ینی بزان داخۆم حیوان نەخۆش یان نا نەخۆش حیوان نەخۆش دێتەبان کاکە فەرموو جوتیار دەڵێ من جوتی سەرمەرم بە ملیۆنێک کردوێ 600 بۆ ناکە بۆ کاکە لە بۆرێک کە بەلێشاو لە دەرەوە دێ ئەمە زەربەشی گەورەی لە بەرهەمی ناخۆ کابرا هەیە بلۆری هەلکەی هێناوە دەڵێ کاکە وەرە تەلەفۆن دەکات دەڵێ وەرە باکامل بۆ بکەم ئەم 115 وەرەقەم داوە بەبێ ئەوەی وەرەقەیەکم دەنێ بڵێن کاکە تو پارەت داوە ئەمە بۆ چێ دەچێ بەڕاستی ئەم پێم ڕێ لە قاچاغی بگیرێ بەرەک پێچی کۆ بکرێتەوە بەڕاستی ئەمە داهات زیاد دەکات دوو ئەو داهاتێک هەمانە بە شێوەیەکی دادگەرانە دابەش بکرێت فەرموو باسی چاکسازی دەکەین با چاکسازی لە خانەنشینی دابکرێن خانەنشین نایاسایی با لە دوو موچە و سێ موچە و چوار موچە بکرێ با لە بندیوار بکرێ با لەو لیستانەیە کە کۆمەڵی گەندەڵی تێدایە با بکرێ ئەمن دڵنیام موچە و بوجە بەشی هەرێمی کوردستان دەکات و ئەگەر ئێمە من پێشنیار دەکەم دڵسۆزانەش بەخۆم زیادە ناکەم حەز دەکەم ئێمە حکومەتێکمان هەبێ پەرلەمانێکمان هەبێ زۆر سەرکەوتوو بێ خەڵکی خۆش زۆر چاک بەڕێوە بەرێ خزمەتیشی بکە پێنج مانگ لە ماجی هەشتۆ بامەڕ دەین بە حکومەت تا مانجی یەکی 2021 هاوکاریشی بین لە هەموو چاکسازیەکان پشتیشی بگرین وەکو پەرلەمان چاودێری بکەین هاوکاری بین ئەگەر حکومەت توانی بەڕاستی ئەم چاکسازە نەبکە ئەم کێشانە چارەسەر بکە موچەی خەڵک دابین کە بودجەی تەشغیل دابین کە ئێمە دەستخۆشی لێ بکەین سوپاسی ئەگەر نەیتوانی ئەمە داوا دەکەم ئەم حکومەتە هەڵوەشێتەوە کاکە بە حکومەتیشکە تەشکیلکەین خودنیا خراپ نابێ وڵات هەیە لە ماوەی ساڵ و نیوەکی سێ انتخاباتی کردووە ناکرێ بەڕاستی ئێمە هەر ئاوە تەمەشاکەین ینی موچە نەبێ بودجە نەبێ کەسابەت نەبێ هەر بڵێن کاکە نییە هەر بڵێن کاکە ناتوانین ئەخ کاکە ناتوانی ئیشەکەی واز دەبێنە کارەکەی تەسلیمکەوە ئەوەی سەبارەت بە کاکی بیدارجی قسەی ئیجازەم بدەن زۆر مەڕۆرەوە سەری جەنابێکی ئیمانداری زۆر لەسەر سۆزانە بۆ پیشنهاد دەکەن ئیماندار نییە بۆ خوای سۆزانە پیشنهاد دەکەن هەرچی پێمە لە دوای هەرچی تێت لە دەرەوە پێی بڵێ نا بۆ ڕای گشتیم دەستەکان خۆش بە هیچ بە ڕای گشتی مەڵێ بۆی باش نییە تەسەورەکەم هێگیداری ئەو باش نییە دوو قسەیە سپاس مامۆستا لەسەر ئەو بابەتە قسە ناکەی